پرسیارشتر هاتوو ئەڵێ چۆن حساباتی زەکات بکەین. بێگومان لە ئیسلامدا لە سەتا دوو نیوە واتە لە چل یەک. تۆ هەر مەبلەغێکت هەیە ئەگەر زێڕە بە گرامە، ئەگەر خشڵە بە میثقالە، ئەگەر دۆلارە، پاوەندە، یۆڕۆیە، هەر شتێکت هەیە، هەر دراوێکت هەیە دابەشی چلی بکە بزەبت ئەو پارێت بۆ دەرەچێت کە پێویستە زەکاتەکەی لێ بدەیت. بۆ نمونە کەسێک حساب بکات ئەبینێت 65 میثقال زێڕی هەیە، با بڵێن عیار 21 سعری ئەمڕۆی عیار 21 بە 370,000 دینارە، کەواتە 65 میثقالەکە دابەشی چلی ئەەکەیت یەکسانە بە 1.625 دەرەچێ، کەواتە میثقالێک و 625 گرام ئەبێ زێڕەکەی لێ بدەیت. ئەم پارەیە ببوورە ئەم گرامەیە یەکسەر جارانی نرخی ئەمڕۆی عیار 21 ئەەکەیت کە ئەمڕۆکە بە 370,000 دینارە، کەواتە 1.625 جاران ئەم جارە جارانێکەی جارێکەم دابەش چل بوو، ئەم جارە جاران 370,000 دیناری ئەەکەیت یەکسەر 601,000 دینار دەرئەچێ کە پێویستە لە 65 میثقالەکەیە زەکاتەکەی لە دەربکەیت. کەواتە هەر شتێکت هەبوو دابەشی چلی بکە کە باسم کرد چونکە لە ئیسلامدا لە چلی یەکە. بۆ نمونە کەسێک پارەی هەیە، پاوەندی هەیە لە بەریتانیا، سەیری کات حسابی خۆی کات ئەبینێت نزیکەی 12,000 پاوەندی هەیە، 12,000 دابەشی چلی ئەکات ئەبینێت 300 پاوەند دەرئەچێت، کەواتە بێ 300 پاوەند لە 12,000 پاوەندەکەیە پێویستە دەری بکات. کەسێشتر بۆ نمونە لە کوردستانە حسابی خۆی کات ئەبینێت 8,800,000 دیناری هەیە، بە هەمان شێوە ئەویش دابەشی چلی ئەکات یەکسەر ئەبینێت یەکسانە 220,000 دیناری بۆ دەرەچێت کە پێویستە زەکاتەکەی لێ بدات، کەواتە لە 8,800,000 دینارەکە پێویستە 220,000 دیناری لێ بدات. یاخود کەسێک ئەڵێ دۆلارم هەیە ئەبینێت حسابی خۆی کات 1000 با بڵێن دەفتەرێک و 6 وەرەقەی هەیە، دەفتەرێک 10,000 6 وەرەقەکەش ئەکاتە 6,000 پێکەوە کاتە 16,000 دۆلار، 16,000 دۆلاری جاران ببوورن دابەشی چل ئەکات یەکسەر ئەبینێ 400 دۆلاری بۆ دەرەچێت کە پێویستە زەکاتەکەی لێ بدات. کەواتە ئەو کەسە میثقالە زێڕی هەیە، دۆلاری هەیە، یۆڕۆ هەیە، پاوەندی هەیە، هەر شتێکی هەیە دابەشی چلی بکات یەکسەر ئەو پارەیە یاخود ئەو میثقالە ئەو گڕامەی بۆ دەرەکەوێت کە پێویستە زەکاتەکەی لێ بدات. ڕێگاکی زۆر ئاسانە، هیوادارم سوودی لێوەربگرن.